بۆی خۆیان ئاراستەی بابەتەکانی بەو جۆرە ئەڕوایە هەر دکتۆر و مامۆستایەکی بێت. تەوەری دووەم کە ئەوەیە باسی بکەم بەڕاستی ڕۆڵی زانکۆ ئەوەیە کە ژینگەیەکی لەبار بڕەخسێنێ گفتوگۆ کرا کۆبوونەوە کرا بۆ ئەوەی بتوانین پێویستەکانی شارەکە دەستنیشان بکەین و ئەوەی کە کاری ڕێکخراوەی پێکەوە بکەین کلتوری جیاواز قبول بکەین ئاشرابین بە دیدگای زۆر سپاس بۆ هاتنتان ئێمە ئەمڕۆکو هەڵوەتکارانی کەمپینی کار بۆ کار لێرە کۆبووینەتەوە ئەم ئیڤێنتە گەورەیەمان ڕاگەیاندووە بەمەستی ڕەخساندنی دەرفەتی هەلیکار جەبسفێرێکمان کردوتەوە بۆی گەنجانی چەمچەماڵ سوود ببینین لەو دەرفەتە کە تیایدا 22 خاوەنکار بە کۆمپانیاکانەوە بەشدارن 22 کۆمپانیا و خاوەنکارمان لەگەڵایە کە دەرفەتی کارە ڕەخسێنن ئەم خاوەنکارانەی کە لێرن ئەمڕۆ لەگەڵمان ئامادە بوون هەموویان هەلیکاریان هەیە هەلیکارەکانش بەپی کۆمپانیاکان و ئەو دەرفەتانی کە لە بەردەستیانایە دەگۆڕێت هەر خاوەنکارە و کۆمپانیا بەپی توانایی خۆی بەڵام ئەوانەی کە لێرە بەشدارن هەمووی هەلیکارە ڕەخسێنن بێگومان پێشوازێکی یەجگار گەرمیان کرد لەم ئیڤێنتە و زۆر بە گروتینەوە بەشداریان کرد خۆتانە بینن ڕێژەیەکی یەجگار زۆر گەنج ئەمڕۆ لەم ئیڤێنتە بەشدارە ئەم بەشدەرخەری ئەو ڕاستیە کە گەنجان بە گروتینێکی زۆرەوە بەشدار بوون و پرۆژەکان زۆر بەدڵە منوەکو خاوەن خواردەمەن ئەستانبژ شاری چەمچەماڵ بەشداریم لەم ئیڤێنتە کردووە ئەم هەبوونی ئەم ئیڤێنتە و پانیڵ و سیمینار و پێشانگیان دەرفەتێکی زۆر گرنگە بۆ گەنجان بۆ خاوەنکارەکان کە زیاتر بە هەلیکارەکان بگەن بەڵام بۆ ئەوەی کە گەنجێک بێتە خاوەنکار ئەوەی کە خۆی پێ بگەێنێ بتوانێت کارێک بەڕێوە بەرێ ئەزمموی هەبێ ئەم پانێڵانە گرنگە بەوە و هیوادارم وەکو پێشنیارێک ئەم بەخراوانەکە کە لەلایەن وەزارەتی دەڕووی هۆڵدا سەپۆڕ دەکرێت بتوانن کۆمەڵی پرۆژە جێبەجێ بکەن لە ئەم سێناوچەیە دڵنیا بنەوەی کە سەڵان گەنج ئیسفادەی زیاتر دەکەن پرۆژە بکرێن بەرەوچوو هەنگاو بکرێن لەسەر ئەساسە کارمان کردووە لەلایەکی تریشەوە هاوڕێ هەموو ئەو کەسانی کە خاوەنکار بوون لە سنووری چەمچەماڵە هەموو ئەو کۆمپانیانی کە لەم سنووری ئێمەیا بوو ئێمە سەردانیمان کرد و وەسپاس بۆ هەموو کەسپاری شەیدان و ئەنفالکراون و چەمچەماڵ بە خەراتنی بەڕێزان دەکەین دەستخۆشتان لێ تازێتان پێشهاتن بۆ شاری چەمچەماڵ پایتەختی شەید و ئەنفال بەڕاستی ئەو هەموو گەنجێک کە بەچای خۆتان ئەیبینین کە هەمووی دەرچووی زانکۆی مەحەدەکانێک کە تا ئیساکە هەلیکاری بۆ نەڕەخساوە ئێمە لە داوا لە بەڕێستانەکەین کە بتوان هەلیکارێن بۆ بڕەخسێنین مامنتان بەڕاستی ئەم ئیڤێنتانە زۆر زەرورە بۆ گەنجان چونکە کۆمەڵە گەنجەیە لەم سولەیە لەوەی توانێت ئەوەی نەبێ بڕاتە سەر هەلیکاریان کەسێ نەدۆزێتەوە شارەزای ئەوەی هەبێت کە هەلیکاری پێ بڕەخسێنە بەڵام لە ڕێگەی کار و چالاکیەکانی ئێوە ئەتوانێت ببێ بە خاوەن کار و پیشەی خۆی من ئەتوانم ئەوش بڵێم لە کورسانە قەزای چەمچەماڵ کە زۆرترین کەسی شەهید و ئەنفالیەوە کەمترین گەنجەکانی سولمەن بوونە لەو کۆمپانیانی کە لە سنوورەکەمانە هەن بۆ نمونە خۆمپانیای دانە خاس خشتی ئاشنە و هەموو کۆمپانیای کە لە سنوورەکەمان هەن کە توانای ئەویان نەبوو هەلیکار بوو هەموو گەنجە بڕەخسێن کە ئیسە بەچای خۆتان گەنج خوێندکاری چەمچەماڵ تیا بەشدار بوون بۆ ئەوەی بزانن لە داهاتووە چی بەشێک هەڵەبژێرن چی بەشێک کە خواستی بازاڕی چەمچەماڵی لەسەرە پێیان ئاشنا لەسەردا بەناوی خوای گەورە و میهرەبان دیارەبوونی ئەم ئیڤێنتانە لە شارۆچکەی چەمچەماڵ بوون و گرنگی خۆی هەیە بە تایبەت بۆ گەنجانی چەمچەماڵ سەرڕایەوەی کە کۆمەڵێک کارگە و بواری پیشەسازی لە دەوری چەمچەماڵدا بوونی هەیە بەڵام هەر ئەبینین کە گەنجانی چەمچەماڵ تا ڕادەیەک بێکاریان پێوە دیارە و هیوادارین کە ئەم جۆر ئیڤێنتانە بەردەوام بن و هەر لە قاڵبی سیمینار و ئیڤێنتانە بن و بڕۆنە بواری جێبەجێکردن سەردا بەناوی خوای گەورە و میهرەبان ئەمڕۆ بەشدار بووین لەم ئیڤێنتە سەبارەت بە دەرفەتی ڕەخسانی هەلیکار بۆ گەنجانی سنووری چەمچەماڵ کە لەلایەن ڕێکخراوی سپاردە و سپارکی هۆڵندیەوە ڕێکخرابوو دەستخۆشیان لێکرین بەڕاستی ئەمە کارێکی جوانە و کارێکی باشە بەڵام بە هیوای ئەوەی کە بتوانن دەرفەتی کاری زۆر زیاتر لەمە بڕەخسێن بۆ گەنجانی شاری چەمچەماڵ چونکە بە حکمی ئەوەی لە سنووری شاری چەمچەماڵە کارگەیەکی زۆر هەیە و ئەتوانێت دەرفەتی کاری زۆر بڕەخسێن بۆ گەنجان بەڵام ئەوەی لە هەموو کێشەترە لە کارتە تایبەتەکانە کە ڕوبەڕووی گەنجانە بێتەوە ئەزمموی کارکردنە بەڕاستی گەنجان کە ئەچن بۆ دەرفەتی کارێک یا داوای دەرفەتی کارەکەن حقیقەتەن بەشێکی کەمیان ئەزمموی کارکردیانێت چونکە هەموو کارێک پێویستی بە سەرەتایەکە وەی کە تۆ ئەزمون پێیاکەی لەبەرەوە لە هەر نقطەیەکەوە دەست پێ بکەی ئەبێتە سەرەتایەک و بێتە ئەزمونێ بۆ گەنجان و ئەم ئیڤێنتانەش هیوادارم هەموو قسانەی کە ئەکرێت لە ئیڤێنتەکانە یا هەموو ئەو کۆڕ و سیمینارانەی کە پێشکەشەکرێ ئەمانە بکرێن بە کردار چونکە هەر قسەیە کە ئەکرێت لە نەتیجە یا خڵاوی لە ئامانجی ئەوە بێت کە
دەرفەتی کار بڕخسێ بۆ گەنجان وە لەوە دەرچێکە ئێمە چیتە قسە بکەین و کە گەنجان پێویستە کاریان هەبێت کە پێویستە ئیشکەن چکە هەموو گەنجێک تاقەوزەیەکی باشیە بەڕاستی توانای کارکردنی هەیە ئەگەر کاری بۆ بڕخسێ وە شیاوی ئەو کەسە بێت کە داوای کارەکەی کردووە چکە هەموو گەنجێک حقەتە بتێنێتەوە هەندێک کار هێنایکە بەڵام ئەگەر کارەکە لەگەڵ ئاس و مستەوای گەنجەکەیە گونجات ئەوە دڵنیام هەموو گەنجێکی شاری چەمچماڵ و هەرێمی کوردستانیش ئارەزووی ئەوە خواستنکەوە دەرفەتی کارە بۆ بڕخسێ. و بارەی خۆبەخشی لە کوردستان لە چەمچەماڵ و هەڵەبجە و ڕایش زانکۆ و سەرۆکایەتی بەشەکان زۆر هاوکارن.